کارکردن لە پردەکەی زارگەلی گەیشتۆ بە قۆناغی کۆتایی و ئەوەی ماوە تەنها قیرتاوکردنی ڕێگاکەماوە و بە ئەگەرێکی زۆرەوە بەیانی بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە و بە پێی قسەی بەرپرسانی سنوورەکەش چاکردنەوەی پردەکە سەرکەوتوو بووە. ئێمە سەردانی پردەکەمان کرد بۆ نیشاندانی دیمەنەکانی کارکردن لە پردەکەدا، بەڵام هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو پێیان گوتین کە ڕێپێدراو نییە دیمەنی پردەکە تۆمار بکەن، بەڵام ئەوەی کە لەوێ بە چاوی خۆمان بینیمان ئەوە بوو کە تیمەکان سەرقاڵی ئەوە بوون کە دووبارە ئەو قیرەی لەسەر پردەکە بوو هەڵگیرا بوو، سەرقاڵی ئەوە بوون کە پردەکە قیرتاو بکەنەوە. لە یەک کاتدا بڵێم هەم شۆفڵی بچووک، هەم بار هەڵگێر، هەم ئەو ئامێرەی کە کاری ڕنینی قیری پێکرێت بەسەر پردەکەدا هاتوچۆیانە کرد، بە ئاسایی هاتوچۆیانە کرد کە تەنها ئەو ئامێرەی کە کاری ڕنینی قیرەکەی پێکرێت کێشەکەی زیاتر لە 30 تۆن دەبێت. بۆ بابەتە قسەمان لەگەڵ ڕەجەب زوبێر قایمقامی قەزای سۆران کرد. ئەو پێیوتم کە چاکردنەوەی پردەکە سەرکەوتوو بوو و لە داهاتوودا بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە و پردەکە هیچ کێشەیەکی نییە. ووتیشی ئەو قیرەی کە لەسەر پردەکە بووە هەڵیەگرین دووبارە پردەکە قیرتاوەکرێتەوە. هۆکاری هەڵگرتنی قیرەکە و دووبارە قیرتاوکردنەوەکەشی ئەوەیە کە ئەیانەوێ قیرێکی تەنکتر لەسەر پردەکە بکەن بۆ ئەوەی هاوکار بێت لە کەمکردنەوەی ئەو کێش و قورسایی کەوتۆتە سەر پردەکە. بپی ئەو زانیاریانەی ئێمە لەوێ وەرمانگرت تەنها ئەو قیرەی کە پێشووتر لەسەر پردەکە بووە کێشەکەی زیاتر بووە لە 40 تۆن.